ئەمڕۆ هەستم کرد باسی بابەتێکی گرنگکەین ئەویش هەستیاری وەرزیە کە هەندێک کەس هەندێک نیشانەیان هەیە بە تایبەتی لە وەرزی بەهارە زیاتر دەرەکەوێت و لە کاتی چوونەوە دەرەوەیە و لەگەڵەوەشە باسی گرێ یاخود گۆشتی زایلوتەکەین بە تایبەتی لە مناڵانە کە چەندین گرفتیان بۆ دروست دەکات بۆی باسیێن بابەتانە بکەین بەڕێز دکتۆر دیلان عارف سپۆڕی نەشتەرگەری قورگلووت و گوێمان لەگەڵەوە خێر بێت دکتۆر بەیانیت باش. سپاس دکتۆر ئەگەر سەرتا بەوە دەست پێ بکەین هەستیاری وەرزی لەم وەرزەیە بە تایبەتی لە بەهارە و بەهۆی خۆڵبارینەوە ڕەنگە تا ڕادێک کەسەکانی کە هەیە نیشانیان زۆرتر بێ ئایا دیارترین نیشانەی چێک کەسێک بیناسێتەوە ئەگەر لە پێشترە ئەم شتانی نەبوو بێت. بەڵێ هەستیاری وەرزی بریتیە لە کاردانەوەیەکی لە ڕادەبەدەری جەستە بۆ ئەو تەنە ناموانەی کە ئەچێتە ڕێڕەوی هەناسەوە. وەکو نیشانە سەرەتای و بەرباوە زۆرەکانی بریتیە لە بوونی پژمەیەکێک لە دواییەکی زۆر، خورانی لوت و قورگ و چاو، هاتنە خوارەوەی ئاوێکی ڕوون و سادە و پاک لە لوتەوە، جیرانی ڕێڕەوی هەناسە، جیرانی لوت بەهۆی ئاسانی ناوپۆشی لوتەوە، ئەمە نیشانە سەرەکیەکانە. بێگومان نیشانەی دووەمیش دروستە بێ بە دوایە بەهۆی ئەمانەوە، بۆ نمونە ئەوانەی کە بەردەوام بێم حاڵەتە لەگەڵانەوە خۆشان کێشان هەبێت لە ڕێڕەوی هەناسەیە، ئاسانی ناوپۆشەکە و هەڵاوسانی ناولوتەکە بێتە هۆی هەوکردنی جووبەکانی کەسەکە، سەر ئێشەی بۆ دروست دەکات، ناڕەحەتی بۆ دروستەکە لە کاتی خەوا، پرخەپرخی بۆ دروستەکە، نایەڵێ کەسەکە بخەوێت، بێگومان هەوکردنی چاوەکان هەنێجار نەخۆشەکە یا کەسەکە دەستی زۆر بۆ بەهۆی خوڕانەوە ئەبێتە هەوکردنی چاوەکان. نیشانەکانێک بۆ دوایەکان. بەڵێ دکتۆر چی وە ئەگا کەسێک ئەم حاڵەتەی هەبێت و کەسێکتر ڕێویواتە کەسێکگەڵە بۆچی من وام لێت بە ئەم گۆڕانی وەرزانە؟ هەستیاری شتێنێ تایبەت بێ بە کەسێکی محەدەدەوە. هەستیاری وەکو پێم وتی کاردانەوەیەکی زیای جەستەیە بەرامبەر بە هەنێ جسمی غەریب، بە هەنێ تەنی نامۆ، بۆ ماوەی ڕۆڵێکی زۆر زۆری هەیە، یعنی عائیلە هەیە، خێزان هەیە، لە سەرتاسەری خێزانەکە ئەمە هەیە، لە عائیلیکە نییە هەیە کەمترە، لە کەسێکا بۆ هەیە لە کەسێکا بۆ نییە، ئەمە بۆ ماوە زۆر زۆر دەورە بینە، پاشان ئەو بیئەیە ئەو کەشوهەوایی کەسەکە تیاژێ. هەستیاری لە وڵاتێکی وەکو ئێمە کە جەومان پاک نییە، کە گۆڕانکاری وەرزەکان زۆر زۆرە، بێگومان دەوری هەیە، شێوازی ژیانمان لایفستایل کە پێڵن شێوازی ژیانمان زۆر زۆر دەوری هەیە، بوونی دووکەڵ، بوونی تەپوتۆز، بەکارهێنانی مادە کیمیاویەکان بۆ پاکردنەوە، ئەمانە ڕەنگە تەنانەت لە ماڵیشەوە هەندێک کەس هەبێ ئەو شتانە هەبێکەوەی لێکە. بەڵێ بێگومان هەستیاری وەرزی ئەوەی کە بابەتەوەری بابەتەکەمانە ئەمڕۆ، هەستیاری وەرزی ئەمانە دەورە بینێتە وەکو پێم وتی بۆ ماوە لەگەڵ کەشوهەوای شوێنەکە، ئەو بیئەی کە کەسەکە تیا ئەژی. یەکێک کە لە ئەوروپا ئەژێ هەستیارە وەرزەکە کاریگەریەکانی کەمترە لەسەری، بەڵام لای ئێمە تەپوتۆزمان هەیە، جەومان پاک نییە، ڕۆژە خۆڵەبارەیە، پاکەرەوانی کە بەکارێنین لە ناو ماڵەوە، شێوازی ژیانمان لە ناو ماڵەوە، ئەمانە دەوری هەیە لە دەستنیشانکردنی دەست هەستیارەکە و لە کاریگەرە خراپەکانی لەسەر جەستەمان. بەڵێ دکتۆر نەخۆشەك چ کاتێک پێویستی بە چارەسەر هەبێواتە ڕەنگە کەسێک ماوەیەکی درێژ بێ ئەم نیشانانەی هەبێ هەرگیز سەردانی پزیشکی نەکرێ بۆی چارەسەرێکی وەرگێ، ئایا لە چ کاتێکا پێویست دەکات کە چارەسەر بکرێت؟ هەموو کاتێ هەموو جۆرە نەخۆشی و ناڕەحەتیە کە بوو بە کێشە بۆ نەخۆشەکە، تەسیری کردە سەر ژیانی، بێتاقەتی کرد، بێزاری کرد، تأثیری کردە سەرکاری ڕۆژانەی، تأثیری کردە سەر تەرکیزی ئەو کاتە ئەبێ بگەڕ بە دوای چارەسەرە. هەستیاری هەموو کەسێک لە ئێمە ڕێژەیەکمان هەیە، چونکە وەکو پێم وتی وەسیلەیەکی دیفاعیە، یعنی وەسیلەیەکی بەرگری جەستەیە بەرامبەر بە شتە غەریب و خراپەکان بۆ جەستەمان هەیە. زۆرە ئەو کاردانەوەی هەیە کەمە، هەموو کەسێ هەیەی کە گەیشتە ئاستێک کە کەسەکە پێی بێت تااقەت بێت، ناڕەحەتی بۆ دروستکە، ژیانی تێگا پێویستەکە علاج کات. پژمەیەکی بەسیط کەڕەتێ دوانسیان لە ڕۆژێکە ئەتیادیە کێشە نابێت، بەڵام کە کابرا یا نەخۆشەکە 10 جار 20 جار 30 جار لەسەرێک کردی
ئەبێ بە ئەحراجی بۆی لەناو خەڵقا بۆ ئیشەکەی بۆ کارەکەی ئەو کاتە ئەبێت چارەسەر وەرگرێت چارەسەرەکانیش ئەتر پیاەت لە خۆپارێزی و شتی بەسییت بەسییت و علاجی طبیعی تا علاجی قورستر و هەنێ جارەگاتە بەکارێنانی نەشەگەریش. بەڵێ دکتۆر دیارترین چارەسەرەکان چێکە کەسێک بتوانێت لە سەرتاوە بیکە بۆ ئەوەی یاخود ئەتوانین بڵێن خۆپارێزیەکان چێکە کەسێک هەوڵ بەکەمترین نیشانەی هەبێ. بەڵێ وەکوتم یەکەم شت و گرنگترین شت لێرە بزانی خۆت بەچی بێتاقەتەوێت خۆتی لێ بە دوورکەی وەکوتمان کاردانەوەی بەرامبەر تەنی نامۆ شتێنێ لە جەستەی خۆمانە دروست ببێ. کەسەکە کە زانی بە تەپوتۆز بێتاقەتە بێت ئەبێ پارێزی لە تەپوتۆز بکات دوورکەوێتەوە لە هەموو جۆرە تەپوتۆزە. ئەوانی کە زۆر دەوری هەیە لەم حاڵەتە تەپوتۆزە بەگشتی دووکەڵەکانە بەگشتی لە زمانی عەرەبیە تەدخین لە ئینگلیزیە جگەرێک سمۆکین بەڵام لای خۆمان بڵم جگەرێکیشان نەخێر بابەتەکانی دووکەڵ جگەرە نێرگەلەیە پایپە دووکەڵی پەرەمەزە دووکەڵی تەواخە دووکەڵی دارسووتانە ئەم دووکەڵانە ئەبێ لێ دوورکەوێتەوە بۆنە زۆر مڕەکەزە کیمیاویەکان بابەتی فاست و مەعجزە و پاکەرەوەکانی ناوماڵ و مادە کیمیاویەکانی وەکو سوتەمەنەکان تەنەرە نەوتە گازە ئەمانە کەسەکە لی دوورکەوێتەوە لە 60 بۆ هەفتەی کێشەکانی حەلە بێت مهم ئەوەی خۆت بناسی بەچی ناڕەحەتی لی دوورکەویتەوە ئەمە لە 60 بۆ هەفتەی کێشەکان چارەسەرەکە. پاش ئەوە ئەگەر نەخۆشەکە پارێز بە تاقی تەنیا کۆنتترۆلی کێشەکانی نەکرد ئەو کاتە لە ڕێی پزیشکێکەوە پشکنین و ئەزمایشی تایبەتی بۆکات ئەتوانی چارەسەری سەرەتایی بەسییتێ و کێشەکانی چارەسەرە بێ لە جیهانی دەرەوە بە تایبەت سنتەری زۆر پێشکەوتوتر هەیە ئەتوانێت تشخیصی ئەوە بکە کە تۆ بە تایبەت بەرامبەر بە چەند مادەیەک هەستیاری ئەو کاتە ئەم قایمە گەورەی کە ئینسانم بۆم باسکردی کە پارێزی لێ بکەی کەمە بێتەوە تەوجی هەکرێ بەرامبەر بەو مادەیە بەس بیرمان نەچێت جەنابە باسی هەسیاری وەرزەیەکەی هەسیاری وەرزێ عادەتەن لە فەسڵی بەهار و پاییزا زۆرە لە بەهاری شایەکێ لە هۆکارە سەرەکیەکانی تۆی گوڵە تۆی گوڵ لە بەهارە زۆر مهمە ئەبێ لێی دوورکەویتەوە لای خۆمان ئەوەی کە زۆر هەیە لە کوردستانە جای سەوزی تەڕی باڵابەرز لە بەهارە کە پیا بێت جای دەشت بۆنێکی تایبەتی هەیە ئەم تۆیە بڵاوە بێتەوە تۆیەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکانی هەسیاری وەرزی. بەڵێ دکتۆر ئایا ئەم شتانی کە باس کرد لە ڕێگەی ماسکەوە کەسەکە توانێت خۆی پارێزێ یاخود ئەو هەر ئەگەر بچێتە دەرەوە ماسکەکەش نایپارێزێ پرۆتێکشنێکی یان پارێزگاریەکی باش ئەکات بەڵام لە سایاسا نەخێر ماسک بۆ نمونە لە تەپوتۆس پرۆتێکشنەکە بەڵام لە بۆنە تیژ و کیمایەکان پرۆتێکشن ناکە ماسک ڕۆڵێکی باشی ئەبێ لە دوورکەوتنەوە لە بۆنی گوڵ و تۆی گوڵ بەڵام بۆ دووکەڵ زعیفترە بەستنی باشترە لە نەبەستنی بۆ ئەو کەسانی کە هەسیاریان هەیە. بەڵێ دکتۆر باسی ئەوت کە ڕەنگە هەندێک جار پێویست بە نەشتەرگەری بکە ئایا لە چ حاڵەتێکا کەسێک ئەگەر ئەم نیشانانەی هەبێت و بگاتە چ کاتێک پێویستی بە نەشتەرگەریە بێت لە حاڵاتی هەسیاریە نەشتەرگەری بۆ ئەو کەسانە کە ئەکرێت کە هەستیارێکە ئەبێ بە هۆی دروستبوونی ماکەکانی هەستیاری عادەتەن کە یەکێک کۆڵەکەی لوتی خوار بێت جیوبەکانی تەسک بن ڕێکی و ناتەواوی زیگماکی هەبێت لە ڕێڕەوی هەناسەیە ئەوانە کە تووشی هەسیاریە بن یەکسەر ماکەکانیان لێ دەرەکەی نەخۆشەکە تووشی هەوکردنی درێژخایانی جووبەکانە بێت هەناسی پێنایرێ ڕەفەکانی لوتیان گەورە ئەبێ بەهۆی هەستیاریەوە ئەم حاڵەتانە تۆ جگە لە پارێز و چارەسەرە سەرەتایەکان ئەبێ نەخۆش بچیت ڕێڕەوی هەناسەی بۆ ڕێکەیتەوە بۆی بتوانێت هەناسە بە بۆیە لانی کەم کە دەرمانی وەرگرت لە کاتی بەکارهێنان سوود لە دەرمانەکە ببینێ کەسی وا هەیە کۆڵەکەی لوتی ئاوا خوارە ڕەفەکانیەوە گەورەیە کە دەرمانیشی بۆ نووسی بۆ چارەسەری هەستیارێکە دەرمانەکە ناگاتە بەشەکانی پشتەوەی لوتی سوودی لێ نابینە لەبەر ئەوە دائنیشی بە چیت نەشتەرگەری بۆ ئەوکەی کۆڵەکە ڕێکەکەیتەوە ڕەفەکانی بۆ کەویەکەی جیوبەکانی بۆ پاکەیتەوە بەم شێوەیە نەخۆشەکە زیاتر سوود لە دەرمانە بینێت ناڕەحەتەکانی کەمە بێتەوە زیاتر نەشتەرگەری بۆ چارەسەری ماکەکانی هەسیاریە. بەڵێ دکتۆر بابەتێکی تری گرنگ ڕەنگە منوەک و پزیشکێکی مناڵان بەلامەوە گرنگ بێ هەندێک مناڵان هەیە کە لە کاتی خەوتنا پرخەیانە یاخود لەوانەیە گرێکیان لە ناولوتیانە هەبێ و دایک باوکەکان بە تایبەتی هەستی پێ نەکەن ئایا دیارترین ئەو گرفتە لە چ کاتێکا و لە چ تەمەنێکی مناڵات دروست ئەبێ و دیارترین نیشانەی چییە؟
دکتۆرە ئەمەی کە جەنابە باسیەکەی لە ناو کۆمەڵگەی خۆمانە کوردی زیاگۆشتەی لوتی پێڵەن یا گۆشتی زای لوت خۆی لە ڕاستەکە گۆشتی زیان نیە هەموو ئینسانێکی طبیعی لە تەمەنی مناڵیەوە کە لە دایکە بێت عەڵقە لمفەگرێوان هەیە لە ناو قورگ و پشتی لوتە لەوزەکان با بڵێن ئەوەی کە لە پشتی لوتیشە هەیە لەوزەیەک وەکو لەوزەکانی تر بەڵام وەکو پێتەڵم بە عامی خەڵق پێڵێ زیاگۆشتی لوت لەکوایە لەسەر و مەڵاش و پشتی لوتەوەیە کێشەکە لێرە چێە هەنێ جار کە هەوەکە گەورە ئەبێت شوێنەکەی لە پشتی لوتە تەسکە ئەمە کە گەورە ئەبێت ئەبێ بە ڕێگر لە هاتوشۆی هەوا ئەبێ بەهۆی زەختکردن لە بۆری ئۆساکی کە گوێی ناوەڕاست بە پشتی لوتەوە بەسێتەوە و بە حکمی شۆنەکەشی لەو شۆنە ئفرازات کە دروستە بێت جەڕعەت و ئفرازات ئەچێتەوە بۆری هەناسی کەسەکە تووشی التیابێ قەسەواتەکات ئەمە هۆکارێکی سەرەکی پرخەی مناڵە بەڵام تاکە هۆکار نییە پرخەی مناڵ ئەکرێ پرخەی هەبیچۆڵ بێ ینی پرخەیەکی ئاسایی کە هەموو کەسێ ممکنە توشبان نەخۆشی نەبێت بەڵام ئەکرێ بەهۆی جیرانی ڕێرەوەی هەناسەوە بێت ئەمە یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان ئەم لەوزە ئەم گۆشت زیایی پشتی لوت بەڵام تاکە هۆکار نییە هەنە جار خواری کۆڵەکەی لوتە هەنە جار تەسکی بەشی پشتەوەی لوتەکانە هەنە جار نەخۆشی تەمبەڵی غودەی دەرەقیە هەنێ جار نەخۆشی ماسولکە و نەخۆشی مێشک ئەمە ئەکات نەخۆشەکانی مێش بەڵام بە شێوەیەکی گشتی هەرە بەرباوترینی ئەم لەوزەی پشتی لوتە کە بەهۆی ئیلتیهابکردن و هەڵامەتی زۆر هەڵاوسێ و گەورە ئەبێ دکتۆر واتە ئەگەر ئێمە ئەو هۆکارە وەرگرین کە بەهۆی هەڵامەت و بۆی ئاستانی لەوزە تێنەکانەوە بێ ئەمە تەنها لە کاتی نەخۆشکەوتنەکە وای لێ ئەبێ دوای ئەوەی کە مناڵەکە چاک بۆ لە هەڵامەت ئاساییەکی خۆی نیشانەکەی نەمێنێ لە کاتی نەخۆشەکە هەڵاوسێ و گەورە ئەبێ ئفرازات دروستەکە کەڕەتێ دوو کەڕەت کە تۆ علاج بۆ نەخۆشەکە کرد ئەم مناڵە توش بوو علاج بۆ کرد چاکە بێ بەڵام دووبارەکردنەوەی زۆر مەسەڵەن مناڵی وایە لە ساڵێکە 5 جار 6 جار 7 جار توشە بێ ئەم زۆر دووبارەکردنەوە گەورە بوون و بچوک بوونەوە ئەم لەوزەیە وەکو بڵێ کلسەکات جیڕە بێتەوە حجمی گەورە ئەبێ و ناچێتەوە حجم طبیعەکەی خۆی ئەگاتە مەرحەلەیەک هەنێ مناڵ ئەگاتە مەرحەلەیەک لەوزەکان نەخۆش نییە التیهابی نییە بەڵام حجمی ئەوە نەگەورە بۆ کوایە هەڵماتی ڕەحەت القومن لە پشتی لوتی مناڵەکە بێت ئەبێ بەڕێگر ئەو کاتە بەهۆی نەخۆشەکەەوە نا بەهۆی حجمەکەیەوە بەهۆی قەبارەکەیەوە ئەبێ بەڕێگری هەناسە کێشەی زۆر بۆ دروستەکە عەزێتی گوێشکەکانیە ممکنە تووشی هەوکردنی گوێی ناوەڕاست بێت زوو تووشی التیابی قەسەبات و ڕێڕەوی هەناسی سەرەوە ئەبێت کەسەکە بەدەم هەناسەیە ئەگەر ماوەیەکی زۆر ئاوا بمێنێتەوە مناڵە دەمودانی ناشرینە بێت وەلو ئیسا ئەمەی کە ئەیڵێم زۆر کەم بۆتەوە لە ئیستایە چکە تشخیص زیاتر بووە دەستنیشانکردن زیاتر بووە چارەسەرکردن ئاسانتر بووە ئەگەر ئەوا بمێنێتەوە بۆ چەند ساڵی 18 ساڵ 20 ساڵ 25 ساڵ ئەگەر چارەسەر نەکرێ ممکنە ببێ بەهۆی بەرزەپەسانی سیەکان دەموپلی ناشرین ئەبێت مناڵەکە ئەپرخێنێ خەوی مەزبوط نابێت کە خەوی مەزبوط نەبێت تەرکیزی باش نابێت چکە مناڵ لە مەرحەلەی گەشایە کە تۆ خەوی باش نەبوو تەرکیزی باش نەبوو تەسیرەکات سەر هەموو ژیانی بەڵێ دوو خاڵی زۆر گرنگ کە باس کرد بەلای من ئەوە یەکەمیان ئەوەیە کە مناڵەکە بەدەم هەناسە ئایا دایک باوکەکەی بینن دایمە لە کاتی خەوتنا دەمی کراوەتەوە کەمە نیشانەیەکە کە ئەبێ زۆر وریابن دایک و باوکەکان بە تایبەت لە کاتی خەوات حاڵەتێکمان هەیە پێوترێ وەستانی هەناسە لە کاتی خەوە یەکێ لە هۆکارە هەرە سەرەکیەکانی ئەم ئاڵۆی پشتی لوتە ئەم زیاگۆشتی پشتی لوتە دایکوماک بەچی هەستی پێکە ئەڵێ دکتۆر مناڵەکەم ئەخەوێ شەوان دەمی کراوەتەوە قەت ناتوانێت دەمداخە ئەپرخێنێ دەمی وشکە بێت چەند جار هەڵپە ئەکا لە کاتی خەوە سەڵەن خەوتۆ مناڵەکە لە پڕ هەڵپە ئەکا بۆ هەناسە هەناسی ئەوەسێت هەڵپە ئەکا بۆیە بتوانێت هەناسا بگرێتەوە دەمی وشکە بێ هەڵەسێ بۆ ئەوخانەوە بەیان کە هەڵەسێ ئەکۆکیە قورگی وشکە بێ ئەمە نیشانەیە کە ئەبێ دایک و باوک ئاگایان لێبێ نەخۆش بەرن بۆ لای دکتۆر هەنێ جار ئەم حاڵەتە بەهۆی تەنی نامۆی لوتەوە ڕۆیە مناڵەکە دایک و باوکەکان لێنە شتیان قسەوە لوتیەوە ئەم شتە لە لوتی ئەلتیهابەکە گەورە ئەبێت ئەم کێشانەی بۆ دروستەکە هەچ کەسێک هەچ مناڵە لە کاتی خەوا پرخەی هەبوو دووبارە بۆ دەمی کردەوە بەدەم هەناسەیە دەمی وشک بوو ئەبێ دکتۆر بیبینێت بزانێ هۆکارەکەی چێت و چارەسەری بۆ بکە بەڵێ دکتۆر چارەسەرەکەی ڕەنگە بەشێک لە چارەسەرکە نەشتەرگەری بە دایک باوکان هەندێک جار لە کاتی ئەوەیە ڕەنگە قەلق ببن لە چ کاتێکا تاوا دڵنیا بن کە ئێوە ئەم مناڵە پێویستی بە نەشتەرگەری ئەگەر ئەعتماد دەکاتە سەر ئەوەی کە چ فترەیە کە ئەم مناڵەکە نیشانەکانی هەیە یا خۆتان بڕیارێن بە پێی هەر مناڵێک جیاوازە
حاڵەت بۆ حاڵەت فەرقەکە دکتۆرەجان بڕاردانی ئێمە بۆ نەشتەرگەری دوای مەجموعەیە شەدیێت یەکەم گوێگرتن لە شەکوای دایک و باوکەکە ئەم مناڵە شەکواکەی چە فەحزکردنی مناڵەکە خۆی بزانێت کێشە سەرەکیەکانی چە نەخۆش هەیە بەڵێ لەوزەکەی هەیە بەڵام کێشە نێت بە عیلاج چاکە بێت کۆنتترۆڵە بێت بەڵام هەیە کێشەی گوێی ناوەڕاستی بۆ دروستەکان نەخۆش ئەم زیاگۆشتە بۆ بە سەبەبی ئەوەی هەوکردن بە بەردەوام بچێتە گوێی ناوەڕاستی و پردەی گوێی کوونە بێ نەخۆش زوو تووشی التیابی قەسەباتێکەکان ناچارەکەات نەخۆشەکە داخڵی خەستەخانە بێت دێکواکەش خۆیانەڵن مناڵە دایمە بێگومان حاڵەت بۆ حاڵەت فەرقەکە هەیە من ئەیبینم زیاگۆشتەکەی هەیە بەڵام کێشەی فعلی فیزیایی بۆ دروست نەکردووە مناڵەکە هیچ کێشەی نیە زیاگۆشتەکە لەوێ تەسیری نەکردووە سەرڕێوی هەناسەی ئەمە پێز ناکە نەشتەرگەری بۆ بکەم بەڵام حاڵەت بۆ حاڵەت فەرقەکە هەیە نە وەزعی زۆر خراپەکات کەسی وا هەیە مناڵی وا هەیە بە چارەسەری دەرمان چاکە بێت بە مەجموعەیە پارێز چاک ئەبێت کۆنتترۆڵەکرێت هەیە نە چاری نییە ئەبێ نەشتەرگەری بۆ بکرێت بۆی لا ببرێ ئەمە وەکو چی وایە وەکو من دائیمەن بە نمونە بۆ نەخۆشەکانی خۆمێنمەوە وەکو ئەوە وایە تۆ لە شوێنێکەوە تێ بچی بۆ شوێنێکی تر ئەگەر بتوانی کەڕەتی باز بەسەر بەردێکا بێت و بچیتە ئەو دیەوە کەڕەتێ دوان سیان چوار سەرکەوتو بیت بەڵام کەڕەتی هەر ئەکەوی لی ئەبێ دائیمەن ئەگاو لە خۆ بێت دائیمەن ئەگاو لە خۆ بێت مناڵیش ئاوایە ئەبێ دائیمەن متابعی بکەیت زۆر جار تێپەڕە بێ بەڵام جاری وایە نە ئەگەیتە مەرحەلەیە کە پێسەکە نەشتەرگەری وەکەی نەیکەی زەرەرەکانی زۆر لەوە زیاترە لە خەتەریاتی نەشتەرگەرێکە بەڵێ نەشتەرگەرێکەش تاڕادێکی زۆر نەشتەرگەرێکی سادەیە کە ڕەنگەس ئەو بەراورد بکرێ بۆ سوودی کە بە مناڵەکە گەێنێ بە زمانێکی کۆمەڵایەتی خۆمان نەشتەرگەریەکی سادەیە بەڵام وەکو قاعیدە هیچ نەشتەرگەریە سادە نیە بێگومان بەڵام ئەگەر بەراورد بکرێ بۆ ترسی دایک و باوکەکە و بە قەلەقەکان ڕەنگە نیشانانێکە دوایی تووشی ئەبێ گەر چارەسەر نەکرێت خراپتر بێ دایک و باوک قەراری ژیانی ئەو مناڵە ئەیان تۆ واجبە لەسەر بۆیان ڕووکەیتەوە ئەم نەشتەرگەریە چێ چۆن ئەکرێ سوودی چێ خەتەریاتی چێ هەموو نەشتەرگەریەک خەتەریاتی خۆی هەیە خەتەریاتی گشتی خەتەریاتی تایبەت خەتەریاتی گشتی نەشتەرگەری بۆ نەشتەرگەریەکی فتق ئەم قسەی من ڕاستەکە ئیسایکەم بۆ لەوزەتێنە ڕاستە بۆ نەشتەرگەریەکی دڵ ڕاستە بۆ نەشتەرگەریەکی مێشک ڕاستە بۆ نەشتەرگەری شکاوی ڕاستە بۆ هەموو نەشتەرگەریەکان هەموو نەشتەرگەری قابلی ئەوەیە برینەکەی هەوبکە هەموو نەشتەرگەری قابلی ئەوەیە برینەکەی بتەقێتەوە هەموو نەشتەرگەری قابلی ئەوەیە برینەکە یەک نەگرێتەوە هەموو نەشتەرگەری قابلی ئەوەیە مزعفاتی برینی تیاڕوبە هەموو نەشتەرگەریەکانی بێهۆشکاریەکەش بێگومان ئەمە باسی بێهۆشکاری نەکردو جارێ ئەمە جگەل لەوەی کە احتیمالە کەسەکە تووشی جەڵتەی چەوری بێ کە ئەچێتە جەڵتەی سیەکان بەهۆی چەوری منتەقەکەوە کە احتیمالە تووشی گانگرین بێ شوێنەکە احتیمالە تووشی نەزیف بێ هاوکردنی گشتی ئەمانە لە هەموو نەشتەرگەریەکە هەیە هیچ نەشتەرگەریە سەلامەت نییە بەڵام مهم ئەوەیە بزانین چۆنێکیت و لەکوایەکەی ئەمە ئەگەر نەشتەرگەرێکە بە بەنجی گشتی کرا خەتەریاتی بەنجی گشتی لەم لاوە کە ئەوە مەسئولیات و ڕسپۆنسەبڵەتی دکتۆری تەقدیرەکەی دکتۆری بەنجەکە ئەویش ئەبێ بۆ دایک و باوکە ڕوون بکرێتەوە بەڵام عادەتەن کە تۆ قەراری نەشتەرگەری ئەی باڵانسێکە تەرازویەکە ئەیهێنی ئایا سوودی نەشتەرگەرێکە چەنە خەتەریاتەکەی چەنە تای تەرازویەکە من ئەگەر نەشتەرگەریەک بزانم خەتەریاتەکەی ئالێرایە سوودەکەی ئالێرایە لە کاتێکە یکەم ئەگەر نیکەم نەخۆشکە بمرێ یعنی بۆ ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکەیە بەڵام نەشتەرگەریەک بۆیە حیاتی کەسەکە باشترکە ئەگەر ئاوا بێت سوودەکانی لێرە و خەتەریاتەکان لێرە نایکەم بێگومان نایکەم بەڵام ئەبێ باڵانس ڕاگرین لێوە هیچ نەشتەرگەریە سەلامەت نییە بەڵام وەکو تەکنیک و پرۆسی نەشتەرگەرێکە نەشتەرگەری هەیە ئێمە وەکو طب جەناب باشتر ئەزانی نەشتەرگەری پشووکەیە نەشتەرگەری مامناوەند هەیە نەشتەرگەری گەورە هەیە نەشتەرگەری سەر و گەورە هەیە ئەمە بەپێی پرۆسی نەشتەرگەرێکە و چاکبوونەوەی لە عملیەتی با بڵین التیامی جەرح یعنی چاکبوونەوەی برینەکە ئەو فەرقەکە ئەژینە هیچ نەشتەرگەریە ئاسان نییە هیچ نەشتەرگەریە سەلامەتیە هەموو شتێک خەتەریاتی خۆی هەیە زۆر سپاس دکتۆر بۆ ڕێنمایەکانت بە هیوای ئەوەی کە ڕێنمایەکانی ئەمڕۆمان سوودی هەبوو بێ و گرنگترین شت ئەوەی هەچ کاتی هەستی کرد نیشانەیەکە هەیە چ خۆت چ منداڵەکەت باشترین شت ئەوەیە کە سەردانی پزیشکی پسپۆر بکەیت و پزیشکەکە بڕیارە باکە ئایا پێویستە بە جۆرە چارەسەرێکە و بێگومان لەگەڵ ڕایشکردن بە پزیشکەکەت باشترین چارەسەر بۆ خۆت و بۆ مناڵەکەت دابین بکەن